لە بابەتی ژینگە نزیکە بینەوە کە قسە لەسەر بابەتە بکەم. دواتر سەبارەت بە ئەمەی کە ئێستا تا چەنە ژینگەی هەرێمی کوردستان پیس بووە، هۆکارەکانی پیسبوونی ژینگە چییە؟ زۆر هۆکارمان هەن، بەڵام ئەمڕۆ فوکسی بەرنامەی بەیانی 24مان لەسەر پیسبوونی ژینگەیە بە هۆکاری ئۆتۆمبیل. پێیوەست بەمە ئێمە دوو شارەزامان لەگەڵا بێت کە یەکێک لە میوانەکانم لە سلێمانی و ئەوەی دیکەشیان کە لەگەڵم ئەبێت. بەهمەن عەبدوڵڵا ئەفسەری ڕاگەیاندن بە هاتوچۆ یا بەڕێوەبەراتی هاتوچۆ لە سلێمانی و ئەحمەد محەممەد بڕیاردەری ئەنجومەنی باڵای ژینگەی هەرێم، ئەویش بە هەمان شێوە میوانی ئێمەیە. میوانێکم لە هەولێرە، میوانێکیشم لە سلێمانیە. بە خێراتنی هەردووکتانەکەم سپاسانەکەم کام بەیانە بەشدارن لە پرۆگرامی بەیانی 24. کاک بەهمەن دەمەوێت وەڵامم بدەنەوە سەبارەت بەوە لە سلێمانی ڕێژەکە بە چ شێوەیەکە ئۆتۆمبیل چەندێک زۆرە و مەترسیەکانی چین بۆ سەر ژینگە؟ سپاسانەکەم. لە ڕاستیدا بابەتی ژینگە بابەتێکی گرنگە، تەواوی دنیای گرتووەتەوە. ئەوەی کە ئەمڕۆ پێڵەن گەرمبوونی زەوی لەسەر ئاستی وڵاتە زلهێزەکان کاری لەسەر دەکرێت. ئەتوانم بڵێم یەکەم ساتی دروستبوونی یا با بڵێن پیسبوونی ژینگە و گەرمبوونی زەوی لە دوای شۆڕشی پیشەسازیەوە کە سەری هەڵدا بە دیاریکراوی پلەی گەرمای زەوی وردە وردە بەرەو سەرچوو. ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ هۆکارەکانی پیسبوونی ژینگە یا بۆ ژاوەژاوە و کۆمەڵە کارتێکەرانی کە هۆکارە بۆ گەرمبوونی زەوی، هۆکارەکان زۆرن. لێرەدا ئێمە باز لە دووکەڵی ئۆتۆمبیل دەکەین، یا با بڵێن باز لەو گازە ژەهراویانە دەکەین کە لە ڕێگەی ئۆتۆمبیلەوە دەچێتە هەواوە، دەچێتە ژینگەی هەرێمی کوردستان پیس دەکەن. زیادکردنی ژماری ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی زۆر ینی با بڵێن نا پێشبینی نەکراو زیادی کرد، بە تایبەتی لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە. ڕەنگە بارودۆخە سیاسیەکە کاریگەری هەبوو بێ، چونکە لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە ژمارەی ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی زۆر چاوەڕوان نەکراوە، بە شێوەیەکی بەرچاو زیادی کرد لە شەقام و ڕێگاوبانەکان. ینی من نمونەیەکت بەمێ لە ساڵی 2012 ژمارەی ئۆتۆمبیل لە شاری سلێمانیدا ڕەنگە لە 30,000 ئۆتۆمبیل تێپەڕی نەکردبێ، بەڵام ئێستا ژمارەکە لە 500,000 تێپەڕی کردووە. ینی ژمارەکە زۆر نایاسایی زیایی کردووە. ڕاستە لەم ماوەیەدا 20 ساڵ ماوە هەیە، بەڵام بگەڕێنەوە بۆ 2005 بەراورد بە 2003 هەر زۆرە، بگەڕێنەوە بە 2010 بەراورد بە 2002 هەر زۆرە. کەواتە ئەگەر بمانەوێ ئێمە باز لە بابلێن ڕێگریەکانی پیسبوونی ژینگە بکەین، کۆمەڵی هۆکار هەیە کە دەبێ بیگرینە بەر. ئێمە بیرمان نەچێت لە تەواوی دنیادا با بڵێن ڕێگاکانی گواستنەوە هۆکاری سێهەمن بۆ پیسبوونی ژینگە، کاڵین ڕێگاکانی گواستنەوە بەس تەنها ئۆتۆمبیل نییە، شەمەندەفەرە، فڕۆکەیە، لە دوای بەرهەمهێنانی وزە و بەرهەمهێنانی کاڵاکانی وەکو ئاستن و پۆڵا و چیمەنتۆوە هۆکاری سەرەکی بۆ پیسبوونی ژینگە ڕێگاکانی گواستنەوەیە وە مرۆڤیش ناتوانێت بەبێ ڕێگاکانی گواستنەوە بژی. بۆیە دەبێت بیر لە ڕێگایەک بکەینەوە کە هەم مرۆڤ بتوانێت پێداویستیەکانی ڕۆژانی خۆی بەڕێ بکە و هەم کاریگەری لەسەر ژینگەش نەبێت. ناکرێت مرۆڤ لە ڕێگەیەکدا کاراسانی بۆ ژیانی ڕۆژانی مرۆڤ بکە، بەڵام لەولاوە بۆ تەندروستیەکەی خراپ بێ. کۆمەڵی هۆکار هەیە گەر دەرفەت هەبێ من بێمە سەری. یەکێک لەوانەیە ئێمە ئەوەندەی کە پەیوەندی بە بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ هەبێ، شتێک هەیە پێی دەڵێن مەرجی تونگوتۆڵی ئۆتۆمبیل، ینی با بڵێن فەحسی تاقیگەی ئۆتۆمبیل. هەموو ئۆتۆمبیلێک کاتێک کە دێ لە لای لە بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ ساڵانەکەی نوێ دەکاتەوە یا گۆڕینی خاوەنداریەتی بۆ دەکرێت، یان هەر نەبێت ماوەی ساڵێکدا مەفرەزەکانی هاتوچۆ لە پرسینەوەی لەگەڵدا دەکەن، دەبێت مەرجی تونگوتۆڵی ئۆتۆمبیلەکەی نوێ بێت، دواتە بۆ ماوەی ساڵە کاری پێ دەکات. وەکو چۆن کەسێک دەچێت ینی پشکنین بۆ جەستەی خۆی دەکات، بە هەمان شێوە ئۆتۆمبیلەکانیش پشکنینیان بۆ دەکرێت. مەرجی یەکەم لە داخڵبوونی ئۆتۆمبیلەکە بۆ پشکنینی ئۆتۆمبیلەکەی بزوێنەرە، بزوێنەر کە بێگومان دووکەڵیش چی دروستی دەکات؟ بزوێنەر دروستی دەکات. کەواتە لە خاڵی دەستپێکی تاقیگەکانەوە پشکنین بۆ بزوێنەرەکەی دەکرێت. ئەگەر بێت و دووکەڵ بکە، ئێمە بیرمان نەچێت سێ جۆر دووکەڵیشمانێ، دووکەڵمان هەیە شینە، دووکەڵمان هەیە ڕەشە، دووکەڵمان هەیە سپیە، کە هەر یەکێکیان هۆکاری تایبەت بەخۆی هەیە، هەر یەکێکیان بۆ خۆی زیانی تایبەت بەخۆی هەیە. ئێمە لە ڕێگەی تاقیگەکانەوە هەوڵمان داوەکە کۆنتڕۆڵی
دووکەڵی ئۆتۆمبیل بکەین چونکە پیسبوونی ژینگە کاریگەری لەسەر ژیانی هەمومان هەیە کاریگەری تەنانی چەندان مادەی ژەهراوی لە من دۆمەوە لای جەنابەت کە هاتمەوە لای جەنابەت سەبارەت بەوە پرسیارت لێ ئەەکەم کە هەم جۆری دووکەڵەکانم بۆ باس بکەی هەم باسی ئەوەش ئەەکەم لەگەڵ تا ئایا کوالیتیەوە ئۆتۆمبیلانی کە دێتە هەرێمی کوردستانەوە هەمان کوالیتیەوە ئۆتۆمبیلانێک لە وڵاتانی پێشکەوتوو هەنواتە کاریگەری بزوێنەرەکان ئەمەوێت زیاتر جەختیشی بخینە سەر چکە وتت هۆکارەکەی بزوێنەرەکانە. پێش ئەوەی کە بەملای کاک ئەحمەد پرسیارێکم بۆ جەنابەتە بوو هەر سەبارەت بە جۆری دووکەڵەکان کە خۆت باست کرد هەر کامێکیان زیانێکی خۆی هەیە و جیاوازی هەیە لەگەڵ ئەوەی دیکە و دەمانەوێت سەبارەت بەوە زانیاریمان پێ بدەیت جیاوازەکان چین و زیانەکانی چییە؟ لە ڕاستیدا دووکەڵی ئۆتۆمبیل بە هەموو شێوازەکانی هەر خراپە وەک و باسم کرد ئێمە کاتێک کە پشکنین بە ئۆتۆمبیلەکان دەکەین وەکو لە سەرەتای داخڵبوونیان لە تاقیگەکاندا وەکو سێ جۆر ئەو دووکەڵی کە دەیبینن یەکیان ئۆتۆمبیل ینی باڵێن دووکەڵی شینە دواتر دووکەڵی ڕەشە دووکەڵی با بڵین سپیەکە تا ڕادەیە کاریگەری بە هەڵم و گەرمبوونی ئۆتۆمبیل و ساردی ئۆتۆمبیلەکەەوە هەیە بەڵامەوەی کە زۆر خراپێک دووکەڵی شین و دووکەڵی ڕەشە دووکەڵ ڕەشەکەش ئەگەر بێت و لێ بکۆڵینەوە وەکو کاک ئەحمەدیش باسی کرد هۆکاری سەرەکیەکەی بەشێکی هۆکارەکەی پەیوەندی بە خراپی سوتەمەنیەکەەوە هەیە کە لە هەرێمی کوردستان و عێراقدا ڕەنگە بەکار بێ بە تایبەتی لە ئۆتۆمبیل لە بار هەڵگرەکان کەواتە کواڵێتی ئۆتۆمبیلەکان و بزوێنەرەکانی هەمان کواڵێتیە کە لە وڵاتانی دیکە هەن تەنیا کێشەکە لە سوتەمەنیەکەیە چکە بەشێکی دیکە بوو لە پرسیارەکە کە پێشتر ئەمیست لە جەنابتی بکەم. ئێمە ئەتوانین بڵین بەشێک لە ئۆتۆمبیلی تایبەتە بەشێکی زۆری ئەو ئۆتۆمبیلانی کە هاوردەی هەرێمی کوردستان نەکرێت تا ڕادەیە کوالیتیەکانیان ستانداردا بەڵام بەنسبەت ئۆتۆمبیل لە بار هەڵگرەکانەوە وەکو باسم کرد سوتەمەنیەکان ڕەنگە هۆکارێک بێ بۆ ئەوەی کە دووکەڵی زۆر بکاوە کوالیتی ئۆتۆمبیلەکەش ڕەنگە کاریگەری هەبێ چکە ئۆتۆمبیل لە بار هەڵگرەکان بە تایبەتی ئەم ئۆتۆمبیلانی کە کیا و هۆنداکان بە ڕێژەیەکی بەرچاو ڕەنگە لە ڕووی نرخەوە هەرزانتر بێ و هاوڵاتی یا خەڵک زۆرتر دەستی پێی بگات و بتوانێت بەکاری بێنێ لەگەڵ ئەوەی کە ئۆتۆمبیلەکە بۆ خۆی ڕەنگە کوالیتێکی زۆر باشی نەبێ و سوتەمەنیەکەش زۆر باش نەبێ ئەمە هەردووچیان کاریگەری دەبێ و کارلێک دەکەن و دەبێتە هۆی دروستبوونی دووکەڵی ڕەش ئەگەر بمانەوێ ئێمە با بڵین ڕێگری بکەین لەمە تەنها بە بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ ڕەنگە نتوانرێت کۆنتترۆڵی دووکەڵی ئۆتۆمبیل بکرێ کۆمەڵی هۆکار هەیە کە دەبێ بیگرینە بار یەکێک لەو هۆکارانە باشکردنی سوتەمەنیەکانە چونکە من بیرمان نەچێت دووکەڵی شینیش هەندێک جار هۆکاری سوتەمەنیەکەیە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوە کێشە لە بزوێنەرەکەیدا هەیە کە گرفت لە ڕۆن و بنزیندا هەیە لە ڕۆن و ئاودا هەیە و ئێمە ئەو ئۆتۆمبیلانە ناڵین تێپەڕن بە مەرجی تونگوتۆڵی ئۆتۆمبیلەکانە تا بزوێنەرەکەی چاکە بەڵام هەندێک گرفتی کەمان هەیە گرفتەکە پەیوەندی بە سوتەمەنیەوە هەیە ینی هاوڵاتی یا خاوەنی ئۆتۆمبیلە دێت بە با بڵین کوالیتی سوتەمەنیەکە ڕەنگە زۆر خراپن توانای ئەوەی نەبێت کە کوالیتی سوتەمەنێکی زۆر باش یا سۆپەری بۆ بەکاربێنێ ئەو نۆرماڵی کە هەیە کە بە شێوەیەکی گشتی خەڵکی گشتی بەکاری دەهێنێ ڕەنگە کوالیتیەکەی دەستکاری بکرێ هەندێک خەڵک بە شێوەیەکی دوور لە با بڵین بەها ئینسانیەکان کاری لەسەر بکەن کە ئەمە کاریگەری ڕاستە و خۆی لەسەر ژیانی هەمومان هەیە لەسەر مناڵی من لەسەر مناڵی تۆ لەسەر هەموو ئەو دەوروبەری کە بەکاری دەهێنێن ینی هەندێک جار ئێمە گرفتی ئەومان هەیە ڕۆژانە هاوڵاتیان ڤیددیۆمان بۆ دەنێرن کە ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان بە تایبەتیوانی کە باسم کرد دووکەڵێکی زۆر دەکەن لە شەقامەکاندا ئێمە زۆرێک لەم ئۆتۆمبیلانەمان دواندووە زۆریانمان بردو بۆ تاقیقەکانی پشکنین کە پشکنینیان بۆ بکە ئایا هۆکارەکەی بزوێنەرەکەی یا سوتەمەنیەکەیە لە بەشێکی زۆریانە دەرکەوتۆ هۆکارەکەی سوتەمەنیە لە ڕاستیدا ئێمە ئەگەر بمانەوێ وەکو باسم کرد کە بەرەو باشبوونی ژینگە یا کەمبوونەوەی دووکەڵی ئۆتۆمبیل هەنگاو بنین ڕێکاری تر هەیە یەکەم باشکردنی کوالیتی سوتەمەنیە دووهەم پەنابردنە بەر هۆکارەکانی گواستنەوەی گشتیە لە هەرێمی کوردستاندا گواستنەوەی گشتی لە ئاستێکی باشدانیە کە هاوڵاتیان بتوانێت بەکاری بێنە بە نمونە ڕەنگە ئەمە بۆ هەولێر بکرێت چونکە هەولێر شێوەیەکی بازنەیی هەیە ئەکرێت لەسەر سی لەسەر شەستی لەسەر ئەم شەقامانەی کە شێوەیەکی بازنەیە بۆ نمونە ترامەکان بەکار بێنن بەڵام لە سلێمانی کە بەرتەسکە پێتان وایە لە هەموو هەرێمی کوردستان ئەکرێ ئەم جۆرە پلانانە دابڕێژێت بۆی کە ژینگێکی پاکمان هەبێت وەکو ڕێگاوبان چۆنەی بینن ئێمە کە باز دە ژینگەی هەرێمی کوردستان دەکەین باز دە ژینگەی ینی باز دە ژینگاکەی هەرێمی کوردستان باز دەکەین نەک شارێک بەتەنها چکە تا ڕادەیەکی زۆر شارەکانی هەرێمی کوردستان بۆ ئێمە وەکو یەک وایە و کوالیتی ئۆتۆمبیلەکان و یا ئەو جۆرانی ئەو کەش و هەوا ژینگەی کە هەیە تا ڕادەیەک وەکو یەک وایە ئێمە باز لەوە دەکەین کە تەنانەت گواستنەوەی گشتی لە بینی شار و شارۆچکەکانە دروست بکرێ ینی تۆ بیرت نەچێ هاوڵاتی کاتێک وەکو باسم کرد
بچووکترین پێداویستی هەبێ بێ ئۆتۆمبیلی تایبەتی خۆی دەرکا دەچێت بۆ هەولێر دەچێت بۆ دهۆک دەچێت بۆ هەڵەبجە هیچ هۆکارێکی گواستنەوەی گشتی نییە کە پەنای پێبەرێ و پاسەکانمان هەیە کە بە تایبەتی لە ناو سنتەری شارەکاندا کاری لەسەر دەکرێت ڕەنگە کوالیتی خراپی کوالیتی پاسەکانیش هۆکارێ بێ بۆی کە جەنابەت تااقەتت نەبێ ڕەنگە بەکاری بێنی ئەوەی کە ئەمێنێتەوە تەکسیە تەکسیش بە هۆکاری گواستنەوەی گشتیدانان ڕاستە گواستنەوەیکی گشتی و کە باڵێن هەموو کەس ئەتوانێت بەکاری بێنێ بەڵام ئێمە باز دە گواستنەوەی گشتی بە کۆمەڵ دەکەین ئۆتۆمبیلێکی تەکسی تەنها یەک کەس دەتوانێت بگوێزێتەوە وەکو کولتور نییە لە وەکو هەندێک وڵاتانی دراوسێکە لە ئۆتۆمبیلێکی تەکسیات چەند کەسێک بتوانن سەرکەون و کرێکەش ڕەنگە کەم بێتەوە لەسەر هاوڵاتیەکان بۆیە دەبێ هۆکارەکان بدۆزینەوە یەکیشی تر لە هۆکارەکان کە ئێستا لە وڵاتە پێشکەوتەکاندا ئیشی لەسەر دەکرێت بەرهەمهێنانی ئۆتۆمبیلی کارەباییە یا هاوردەکردنی ئۆتۆمبیلی کارەباییە کە ئەمە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر کەمکردنەوەی ژینگە لەسەر پاکڕاگرتنی ژینگە بەس لە وڵاتی چین ئەو ئاسانکاریی کرد بۆ هێنانی ئۆتۆمبیلە هایدرۆلیکەکان تەنانەت گومرگی لەسەریان هەڵگرت.